ماوەی هەفتەیەکە کۆماری ئیسلامی ئێران ئاوی زەی بچووکی لە هەرێمی کوردستان گرتۆتەوە. قایمقامی قەڵاتزێ دەڵێت گەر ئاوی زەی بچووک نەکرێتەوە مەترسی مرۆی لەسەر دانیشتوانی قەڵاتزێ دروست دەبێت. دانیشتوانی قەڵاتزێ زیاتر لە 80,000 کەسە، یعنی لە ساڵ 95 ئاوی قەڵاتزێ زیاتر لە ڕێگە پرۆژەی ئاوی خاسەوە دابین دەکرێت کە پرۆژەی ئاوی خاسی لەسەر زەی بچووکە ئەو کاتە گرفتی مرۆیی یا کێشەی بەشەری دروست دەبێت بۆ ناو شاری قەڵاتزێ. بەڕێوەبەری فەرمانگەی ئاوی قەڵاتزێ ڕایگەیاند بۆی گرتنەوەی ئاوی زەی بچووک زیانێکی زۆر بە سامانی ماسی کەوتووە و کاریگەریشی دەبێت بۆ سەرکەمبوونەوەی ئاستی ئاوی دەریاچەی دوکان و مەترسی بۆ ئاوی خواردنەوەی سلێمانیش دروست دەکات. سەروەتی سامانی سروشتی وەکو ماسی ئەویش زۆر کەم دەبێتەوە و ئێستا کە خۆتان چەند تەسویری بکەن ژمارەی زۆری لێ مردووە. جگە لەوەش ئاستی ئاوی سەدی دوکان زۆر دادەبەزێت، ئەمەش کێشێکی گەورە دروست دەکات لە داهاتوودا ئاوی ژێرزەوی پشدەر و بیتوێن زۆر دادەبەزێت. یەکێک لە زیانەکانی تریشکە ئاستی ئاوی سەدی دوکان زۆر دابەزی کێشە بۆ ئاوی خواردنەوەی سلێمانی دروست دەبێت. ئەگەری پیسبوونی ئاوی سەدی دوکان زۆر دەبێت. یەکێک لە کێشە گەورەکانی تریش بەڕاستی ئەوە دەبێت ئێمە سەرچاوەیەکی کارەبامان لەسەر سەدی دوکانە، ڕۆژانە 100 میگاوات کارەبا لە سەدی دوکان وەردەگرین، ئەمەش یەکێکە لە کێشەکانی تر. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت پەرلەمانتارانی کورد لە بەغدا و سەرۆک کۆماری عێراق لە گرتنەوەی ئاوی زەی بچووک ئاگدار کراونەتەوە و بۆ مەبەستا ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە دوواداچوونی بەردەوام دەکات. پەیوەندیمان بە سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە کرد بۆ ئەو کێشەیە لەسەر خەتە دیارە بەڕێزیان ئەمڕۆ بەیانیش پەیوەندیم پێوە کرد و وە لە دواییدا خۆی پەیوەندی کردەوە و باسی ئەوەی کردکەوە بەڕێزیان پەیوەندیان بە نووسینگەی بەڕێز سەرۆکی کۆمارەوە کردووە بۆ ئەو کێشەیە لەسەر خەتن، هەروەها پەیوەندیان بە پەرلەمانتارەکانی عێراقەوە کردووە و هەروەها پەیوەندیان بە وەزیری کشتتوکاڵەوە کردووە کە بۆ ئەم کێشەیە پەیوەندی لەگەڵ ئێراندا بکەن و بتوانن لە ڕێگەی عێراقەوە و لە ڕێگەی پەرلەمانتارانمانەوە لە عێراقەوە پەیوەندی لەگەڵ ئێراندا بکردن بۆی کۆتایی بەو کێشەیە بێت و یاخود چارەسەرێکی بکرێت لەلایەن عێراقەوە. بەپێی زانیاریەکانی کورتسات نیوز گرتنەوەی ئاوی زەی بچووک لەلایەن کۆماری ئیسلامی ئێران کاریگەری لەسەر کەمبوونەوەی 100 میگاوات کارەبای نیشتیمانی بۆ هەرێمی کوردستان دەبێت لە داهاتوودا بۆی دابەزینی ئاستی ئاوی دەریاچەی دوکان. لە ئێستاشدا مەترسی مرۆیی بۆ دانیشتوانی قەڵاتزێ دروست بووە بۆی دروستبوونی کێشەی کەماوی بۆ پرۆژەی ئاوی خواردنەوەی خاص. هەروەها دەیان پرۆژەی ماسی لەژێر هەڕەشەدان و کاریگەریشی دەبێت بۆ سەر ناوچە گەشتیارەکانی سنووری دارەی ڕاپەڕین و هاوینە هەواری دوکان و پارێزگای سلێمانی. توانە عومەر، کورتسات نیوز، قەڵاتزێ.